بەڵێ جێسڵاتان لەبێ سلااو لە هەموو بینەرانی نارتی ئەگەر بینە سەر نوێترین زانیاری ئەویژەوەی لە کۆبوونەوەکانی ئەمڕۆی سەرکردەی G7 بێژگە لە سەرکردەکان سێر پاتریک ڤالانس و مێلەندا فرانسکەیس لە سەر کارەکانی هاوبەشی ئامادەسازی پاندەمیک بەشدار دەبن. کەواتە کۆمەڵێک هاوکات لەگەڵ کۆمەڵێک لە شارەزانی نێودەوڵەتی کە لە سەرانسەری پیشەسازی و حکوومەت و دامەزراوە زانستیەکانەوە لە سەرەتای ئەم ساڵەوە لەلایەن بەریتانیاەوە دامەزراون بۆ ئامۆژگاریکردنی کۆمەڵەی G7 لەسەر چۆنیتی ڕێگریکردن و پشکنین و وەڵامدانەوەی نەخۆشیەکانی ئایندە. ئەمڕۆ هاوبەشی ئامادەکاری پەندامی راپۆرتێکی سەربەخۆ بڵاو دەکاتەوە کە ئەرکی 100 ڕۆژە بۆ وەڵامدانەوەی هەڕەشەکانی داهاتووی پەتا کە چەند ڕاستپاردەیەکی بەکردەوەی تێدا لەسەر چۆنیتی وەڵامدانەوەی حکوومەتەکان بۆ هەر بڵاوبوونەوەیەکی پەتای داهاتوو کە 100 ڕۆژی یەکەمی دوای دیاریکردنی مەترسی پەتایەکی زۆر گرنگن بۆ گۆڕینی کۆرسەکەی و بە شێوەیەکی نمونەی ڕێگری دەکات لە بوون بە پەتایەکی جیهانی. ڕاگەاندنی کەنداوی کاربیز ڕاستپاردەکانی ئەم راپۆرتە یەک دەکرێت و هەنگاوەکانی تری وڵاتانی G7 بۆ ڕێگریکردن لە پەتایەکی ئایندە دیاری دەکات. ئەمانە بریتین لە کەمکردنەوەی کاتی وەرگێراو بۆ پەرەپێدان و مۆڵەتپێدانی کوتان و چارەسەر و دۆزینەوەی نەخۆشی بۆ هەر نەخۆشیێکی ئایندە بۆ خوار 100 ڕۆژ. پابندبوونێک بۆ بەهێزکردنی تۆڕەکانی چاودێری جیهانی و توانازینجیرەی جینۆمیەکان و پاڵپشتیکردن بۆ چاکسازی و بەهێزکردنی ڕێکخراوی تەندروستی جیهانی. ئەمڕۆ بەیاننامەی کەنداوی کاربیز لەلایەن سەرکردەکانی G7 ڕێک دەکرێت و وەسبەی ناوڕۆکی نامەی G7 بڵاو دەکرێتەوە. چیابێت لەوە دەمێ بڵێم کە کۆمەڵی سەرکردەکانی G7 دوێنێ میواندارێتی شاژن ئەلیزابێت بوون و کاتێکی خۆشیان لەوێ بەسەر بێت. دیارە ئەم کۆبوونەوەی زۆر گرنگە بۆ بەریتانیا بۆ هەموو جیهان کە بتوانێت چارەسەری هەر نەخۆشیەک یاخود هەر کارەساتێکی جیهانی کە دەبێت لە داهاتوودا بۆ ئەوەی کە بەڕەنگاری ببنەوە. بەڵێ چیە؟ بەڵێ ژیان سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان.